ئەمە پرسەی جوتیارێکی کووردە کە چەند ڕۆژێک لەمەوبەر لەسەر دەغڵودانەکەی لە گوندی یوسفبەگی پارێزگای دیالە بۆمبێکی چێنرا و پێیدا تەقیەوە و گیانی لەدەستدا. لە ماوەی 10 ڕۆژی ڕابردوودا 6 جوتیاری کورد لە پارێزگای دیالە بە شێوازی جۆراوجۆر لەسەر زەوی وزارەکانیان کوژراون. تێڕەسینە بۆ بۆیسان چرداخی هەسمان ناو بوسانەگە بەرمیلی ها بەردەمی و باخچەی داری هەسمان زەردەلی من ڕۆشتم بۆ دارە زەردەلێگان باگم ڕۆشتە ناو چرداخەکە وەختی ڕۆشتە ناو چرداخە تەقیە پیاو نانەسەی ناو بەرمیلەگە والله کاکە هەموو شەوێتیان دەدەن لە ئاوایە گەرگیانە دەرمانکەن چیان وە کەرکوو کرد گەرگیانەوە ئێمەش بیکەین هەی هاوار ئێمە نە کورد لە سەرمان تێدە جوڵاو نە عەرەب لە سەرمان تێدە جوڵاو کەس لەسەر ئێمە نایەتە جوڵاو سوێن بەخوا ئێمە کورد ئێمەی فرۆشتە عەرەبیش ئێمەی فرۆشتە زیمبیان بۆ ناو دێگە هەمووی دێگە هەڵسیا بە چەک مقاومەیمان کردووە لە تەکیان. هێرشکردنە سەر جوتیارانی کورد لە کەرکووک و دیالە گەیشتووەتە ئاستێک پەرلەمانتارانی عێراق داوای هاتنەخەتی بە پەلەی حکوومەتی عێراق دەکەن. چەکداران کە هەندێک بە داعش و هەندێکی تر بەدەستی سیاسی ناوی دەبن بە هێرشە بەردەوامەکانیان گوندنشینە کوردەکانیان هەراسان کردووە. چەکداران داعش کاکەکیان لەم لە هەیە ئەم چەمە هەیە وازە ئەم دەرگاوە لەیش وازە ئەلێ لە شەدری من وازە لە سێشونە وازە نانی چۆڵە بە ئارازوو خۆیان ئەڕۆن و ئەتیان جاران ئەلەم لە پێشمەرگەبی ئەلەم لاش پێشمەرگەبی ئەلەم لاش پێشمەرگەبی داعشەکان و کێف خۆیان فرتەکەن ئەم ناوە شەوانە تاشەوەکی وامەسە کشتی تادید کریای ئەم مناتقە کشتی چۆڵە ئەمە مەردان کەسلەتی نەما کشتی چۆڵە مبارەکیشەم نەبس ئەو ڕۆژە ئەبۆ تەقیێبان و برادەرمانە نەبیلە. گوندنشینە کوردەکانی کەرکووک و دیالە کە لە چەند ڕۆژی ڕابردوودا دەیان دۆنم دەغڵودانیان سووتێنرا گومان دەکەن دەستی سیاسی لە پشت هێرشەکانی سەریانەوە بێت. تا ئێستاش واز نایرن بە ناوی داعشەوە شەوانە دێن خەلەودانی خەڵکی ئەسووتێنن بە ڕۆژیش هەوێ حکوومەتیان لایە ئەگەر بگیرێنی شوش بۆیان نیە بە شەویش داعشن تێن تا کوردەکوشن و بۆمبی چێنرا و دائەنێن کوردەکان ئەکوشێ و دیار نییە ململانەی نێوان جوتیارە کورد و عەرەبەکان لەسەر خاوەندارێتیکردنی سەدان دۆنم زەویوزار بەکوێ دەگات بە تایبەت هەرێم و بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەکانیان هەماهەنگ نین و دۆخی ئەمنی ئەو ناوچانەش ئاڵۆزە. ئەم ڕێگەیە بۆ هاتوچۆکردنی هاوڵاتیانی گوندەکان دروست کراوە بە ڕۆژ گوندنشینەکان هاتوچۆ بەم ڕێگەیەدا دەکەن بەڵام بەشەو ئەم ڕێگەیە دەبێتە ڕێگەی چەکدارانە ناسراوەکان و چەکدارانی داعش. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا گوندی یوسفبەگ.